لێمان پیرۆز بێ، لێتان پیرۆز بێ یەکگرتووی ئیسلامی کوردستان و ساڵیادەکەی. لێتان پیرۆز بێ ئەم نۆژەنکردنەوەیە و ئەم ئامادەبوونە بۆ ئەوەی جاری تر و جاری تریش نۆژەنی بکەینەوە. ماڵەکانمان هەموو بارەگای یەکگرتووە، بەڵام بێگومان بارەگاکان ڕێزی خۆیان هەیە، قودسیەتی خۆیان هەیە، ئەیان پارێزین. بەڵام قەترەیە خوێنی مناڵێکی خۆمان، مناڵێکی کوردستان زۆر باڵاترە لە هەموو بارەگاکانمان. هەر بۆیە بارەگای ئێمە ئەسووتێنرێ، پاسەوانی ئێمە چەکەکەی هەڵەگرێ دائەنێ لە ژوورەوە لە ئەیخاتە سنووق تەقەی پێ ناکەن.